ڤینیس ماکمان پادشای زۆرانبازی ئازاد. چیرۆکی ڤینیس چیرۆکێکی بەئازارە. ئەو کوڕە هەر لە منداڵیەوە دایک و باوکی لە یەکجیا دەبنەوە. باوکی بەجێیان دەهێڵێت. کاتێکیش گەورە دەبێت نازانێت کە باوکی یەکێکە لە دەوڵەمەندەکانی ئەمریکا. ڤینیس تەمەنی منداڵی لە ناو هەژاریدا بەڕێ دەکات. دوایەوەی باوکی بەجێیان دەهێڵێت تووشی هەژارێکی زۆر دەبنەوە. دایکی ناچار دەبێت کە خانووەکەی بفرۆشێت و لە ناو ئەو ڤانانەی کە بۆ گەشت بەکار دەهێنرێن ژیان بەسەر بەرن. ئیتر بە ناچاری دایکی هاوسەرگیری لەگەڵ پیاوێکدا دەکات کە بەردەوام ئازاری دەدات. کاتێک دەبینێت دایکی بەو شێوەیە ئازار دەدرێت بەڵام ئەو ناتوانێت هیچی بۆ بکات، بارێکی دەرونی ناجێگیری لەسەر دروست دەکات. ڤینیس لە تەمەنی منداڵیدا تووشی سەختترین بارودۆخی دەرونی دەبێتەوە. لە دوای ئەوەی لە تەمەنی 9 ساڵیدا لەلایەن ژنێکەوە کە هەرگیز ناوی نەهێناوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر. ئەو ڕووداوەش بووە هۆی ئەوەی کە بڕیار بدات کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت. بەڵام پێش ئەوەی ئەو کارە ئەنجام بدات کەسێکی چاوەڕوان نەکرا و دێتە ناو ژیانیەوە. ئەویش باوکی بوو. باوکی لەو کاتەدا سامانەکەی زۆر زیادی کردبوو. بووە خاوەنی کۆمپانیایەکی تایبەت بەڕێکخستنی نمایش و کێبڕکەی زۆرانبازی و داوای لە کوڕەکەی کرد کە بگەڕێتەوە بۆ لای و لەگەڵ ئەوە ژیان بکات. دوایەوەی ڤینیس خوێندن تەواو دەکات لە لای باوکی دەست بەکار دەبێت یەکێک لە کۆمنتارە زۆر باشەکانی ئەو سەردەما لە بواری زۆرانبازیدا. بەڵام دواتر بەوەی ئەوەی کۆمپانیا لەو بوارەدا زۆر دەبن تا ڕادەیەک خواست لەسەر زۆرانبازی ئازاد کەم دەبێتەوە. بەوەش ڤینیس پێشنیارێک بۆ باوکی دەکات کە ئەستن بەکردنەوەی تەلەڤیزیۆنێک تێیدا دەست بکەن بە پەخشکردنی کێبڕکیەکانی زۆرانبازی. بەڵام باوکی ڕەتی دەکاتەوە چونکە پارەیەکی زۆری دەویست. لە ئەمان کاتیشدا ئەگەری هەبوو کە شکست بهێنێت. ڤینیس خەونەکەی هەڵدەگرێت و دواتر و دوای مردنی باوکی دەست دەکات بە جێبەجێکردنی ئەو پلانەی کە باوکی ڕەتی کردبوویەوە. بۆ ئەوەش لەگەڵ کەناڵە تەلەڤیزیۆنەکاندا گرێبەست دەکات کە زۆرانبازیەکان ئەنجام دەدرێن پەخشی بکەن. بێگومان بیرۆکەکەی سەرکەوتن بەدەست دەهێنێت. تەنانەت چەندین زۆرانبازی بەناوبانگی وەک هاڵک هۆگەن و ڕێک فلەیر و هەروەها ئاندیش دێنە ناو کۆمپانیاکەیەوە. دواتر کۆمپانیاکەی ناو دەنێت WWE. ئەو کات بەوەی لە یاتوویەکەیەوە لە بەڕێوەبردندا نرخی کۆمپانیاکەی دەگاتە زیاتر لە 6 ملیار دۆلار. ئەمە بێ لەو شتانەی کە خاوەنی بوو وەک ڤێلایەک کە نرخەکەی 40 ملیۆن دۆلار بوو. هەروە فڕۆکەیەکی تایبەتی کە نرخەکەی 27 ملیۆن دۆلار و چەندین شتی تریشی هەبوو. ئەمەش چیرۆکی ئەو پیاوە بوو کە لە ئێستادا بە پادشای زۆرانبازی ئازاد ناسراوە. توانی ئەوە بسەلمێنێت کە هەموو سەرکەوتنێک ماندووبوونی دەوێت، چونکە کاتێک کارێک لە دڵەوە دەکەیت بە دڵنیاییەوە دەتوانیت تێیدا سەرکەوتوو بیت. ڤینیس لە پشتی ئۆتۆمبیلێکەوە کە بە ئەستەم دەیتوانی تێیدا بژی تەنها بەهۆی بەردەوامی و کۆڵنەدانەوە ئێستا یەکێکە لە بەناوبانگترین کەسەکان لە تەواوی جیهاندا.